حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. بسم الله. عن أبي مالك أشعري رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: والقرآن حجة لك أو عليك. رواه مسلم. لا أبو مالك أشعري ورضي الله عنه كرسول الله صلى الله عليه وسلم فرميتي: قرآن یان دەبێتە حوجە و بەڵگە بەدەستەوە یان دەبێتە حوجە و بەڵگە بەسەرتەوە. بەڵێ، الله سبحانه وتعالى دەفەرمێ: تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا. ابن جرير طبري رحمه الله دەربارەی ئەو ئاەتە پیرۆزەی کە دەفەرمێ: تبارك الذي نزل الفرقان على عبده، واتا پاچی و بێگەردی بۆ الله سبحانه وتعالى کە جیاکەرەوەی ناردووە بۆ سەربەندەی خۆی محەممەد صلى الله عليه وسلم کە حەق و باتڵی لێک جیا کردوێتەوە. هەڵبەتە ئەم جیاکەرەوەیش فەسڵ دوای فەسڵ، سوورەت دوای سوورەت، تاوەکو هەموو جن و ئینسی پێ ئاگادار بکاتەوە. هەروەها عەبدوڵڵای کوڕی عەباس رضی الله عنهما دەربارەی وشەی تەبارەک دەفەرمێ: ئەوە مانا و مەبەستەکەی ئەوەیە کە کار دەکات لە بەرەکەت. هەروەها ضەحاکی کوڕی مزاحیم رحیمه الله دەفەرمێ: تەبارەک ئەوە واتاکەی ئەوەیە کە گەورەییە بۆ الله سبحانه وتعالى. بەڵێ، جا دەربارەی الذي نزل الفرقان ربيع كري أنس رحمه الله دفرمي واتا فرقاني ناردوه كزياوازي دكار لنيوان حق باطل. هروها قتادي كري دعاما رحمه الله لمباري ودفرمي واتا أو قرآنا تيدا لحلال كراوكان وحرام كراوكان الله سبحانه وتعالى وشريعة ديني. زاء الله سبحانه وتعالى بهوي أم قرآنوا حق باطل ليكسيا كردوتوا. ودرباري على عبده هريكا لمقاتل كري سليمان محمد كري إسحاق يحيى كري سليمان رحمة الله عليهم جميعا دفرمون واتابو سربندي خوي محمد صلى الله عليه وسلم ناردوا. بله إن جاء الله سبحانه وتعالى لكوتاي أو آية دفرمي ليكون للعالمين نذيرا. ومقاتل كري سليمان رحمه الله لمباري ودفرمي ليكون واتا محمد صلى الله عليه وسلم بقرآن وهاتوه بو أوي
للعالمين نذيرا تاوەکو جن و مرۆڤ بترسێنێ و ئاگداریان بکاتەوە. بەڵێ لە ئاەتێکی تردا کە ئەڵڵا سبحانه وتعالى دەفەرمێ وأوحي إلي هذا القرآن لأنذركم به ومن بلغ أئنكم لتشهدون. جاء محمد كري كعبي القرظي رحمه الله لتفسير أو آية بيروزة دفرمي لأنذركم به ومن بلغ واتا هر کەسێک قورئانی پێگەیشت بێ وەک ئەوە وایە کە رسول الله صلى الله عليه وسلم دیت بێ و ئینجا پاشان ئەو ئاەتەی خوێندەوە فەرمووی ومن بلغ أئنكم لتشهدون. بەڵێ هەر لەو بارەوە حەسەنی کوڕی ساڵح رحمه الله دەفەرمێ پرسیارم کرد لە لەیث رحمه الله کە ئایا هیچ یەکێک ماوە داوای پێنەگەیشت بێ؟ ئەویش فەرمووی مجاهیدی کوڕی جەبر رحمه الله دەیفەرموو لە هەر کوێ قورئان هات ئەوە داوایە و ترسێنەرە. لە پاشان ئەم ئاەتە پیرۆزەی خوێندەوە کە ئەڵڵا سبحانه وتعالى دەفەرمێ لأنذركم به ومن بلغ أئنكم لتشهدون. هەروەها عەبدوڵڵای کوڕی عەباس رضي الله عنهما دەربارەی ئەو ئاەتەی کە ئەڵڵا سبحانه وتعالى دەفەرمێ وأوحي إلي هذا القرآن لأنذركم به دەفەرمێ ئەو بەشەی ئەو ئاەتە هەتا ئێرە ئەوە مەبەست پێی بۆ ئەهلی مەکەیە و لەو بەشەش کە دەفەرمێ ومن بلغ ئەوە مەبەست پێی ئەوەیە کە هەر کەسێک ئەم قورئانەی پێگەیشت بێ ئەوە ترسێنەرە بۆی و حوجەیە لەسەری. و هەروەها سوودی رحمه الله دەربارەی لأنذركم به ومن بلغ دەفەرمێ ومن بلغ واتە هەر کەسێک قورئانی پێگەیشت ئەوە ترسێنەرە بۆی. و هەروەها ئیبن زەید رحمه الله دەفەرمێ وأوحي إلي هذا القرآن لأنذركم به ومن بلغ واتە هەر کەسێک قورئانی پێگەیشت بوو ئەوە ترسێنەرە بووی. و ئینجا ئەم ئاەتەی خوێندەوە کە ئەڵڵا سبحانه وتعالى دەفەرمێ يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا. و ئینجا فەرمووی هەر کەسێک قورئانی پێگەیشت ئەوە رسول الله پێگەیشتووە صلى الله عليه وسلم و ترسێنەرە بووی. بەڵێ کەوایە هەر کەسێک قورئانی پێگەیشت بێ ئەوە بێگومان وەک ئەوە وایە کە رسول الله پێگەیشت بێ صلى الله عليه وسلم. جا لەم بارەوە محەممەدی کوڕی ئیدریسی شافعی رحمه الله دەفەرمێ حوجە و بیانوو نییە بۆ بەندە بەهۆی جەهل و نەزانینەکەیەوە لە دوای ئەوەی کەوا دەنگ و بانگەوازی ئیسلام و قورئانی پێگەیشتووە و دەتوانێت فێر بێت. بەڵێ کەواتە ئەگەر بیانوویەکی شەرعی نەبێ ئەوە ئەو کەسە هیچ عوزرێکی نامێنێ هەر وەک لەم بارەشەوە کە محەممەدی کوڕی ئیدریسی شافعی رحمه الله دەفەرمێ ئەگەر عوزر بۆ نەزان بهێندرێتەوە لەبەر نەزانینەکەی ئەوە نەزانین زۆر خێرترە و باشترە لە عیلم. بەڵێ کەوا بوو هەر کەسێ قورئانی پێگەیشت بێ ئەوە ئیتر ئیقامە حوجە کراوە و دوای ئەوەش هیچ عوزرێکی نامێنێ. وەکو محەممەدی کوڕی ئیدریسی شافعی هەر لەم بارەوە دەفەرمێ بەڕاستی هیچ یەکێک نازانم کە ئەمڕۆکە داوای پێنەگەیشت بێ. بەڵێ الله سبحانه وتعالى فەرمان بە رسول الله دەکا صلى الله عليه وسلم کە بەو قورئانە بانجی تێکڕای خەڵکی بکات و بفەرمێ يا أيها الناس قد جاءكم برهان من ربكم
وأنزلنا إليكم نورا مبينا. واتا أي خەڵچینە لە پەروەردگارتانەوە بەڵگەیەکی گەورە و مەزنتان بۆ هاتووە تا هیچ کەسێک بڕووبیانووی نەمێنێ. هەروەها وأنزلنا إليكم نورا مبينا و نور و ڕۆشنایەکی ئاشکرامان دابەزاندووە بۆتان کە مەبەست پێی قورئانە. جا عەبدولعەزیزی کوڕی عەبدولسەلام ڕەحیمەه الله دەفەرمێ برهان واتا رسول الله صلى الله عليه وسلم هاوکات لەگەڵ معجزەکانی. نورا واتا قورئان، هەروەها واتا ئاشکراکردنی حەق. بەڵێ ئینجا هەر لەم بارەوە مجاهدی کوڕی جەبر ڕەحیمەه الله دەفەرمێ قد جاءكم برهان من ربكم، واتا بزانن و ئاگادار بن کە ئیتر حجە و بەڵگەتان بۆ هاتووە و هەروەها لەسەریشتان کراوە. کەواتە الله سبحانه وتعالى رسول الله صلى الله عليه وسلم ڕەوا نەکردووە و قورئانیشی پێداوە. هەروەک الله سبحانه وتعالى لباسي هاتني رسول الله صلى الله عليه وسلم بقرآن ودفرميت والذي جاء بالصدق وصدق به أولئك هم المتقون. واعتبراستي أو كسيب فرمود الراستك وهات كرسول الله صلى الله عليه وسلم وفرمود كش كبريتي لقرآن كرسول الله صلى الله عليه وسلم لهما كاتجدا دانی پێداناوە و بەڕاستی زانی. جا بەڕاستی هەر ئەوانن لە ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەترسن و پارێزکارن، واتە سنوورەکانی ئەڵڵا سوبحانەه وتەعالا نابەزێنن و لە شرک بەدوور دەبن. عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما دەفەرمێ والذي جاء بالصدق، واتە ئەوەی کە هاتووە بلا إله إلا الله وصدق به، واتا محمد صلى الله عليه وسلم. لكوتايدا دەبێ زۆر باش لەوە تێبگەین کە قورئان حوجزەیە بەسەر کەسێک کە باوەڕی پێنەهێنێ و شوێنی ئەوە نەکەوێ کە تێیدایە و بە درۆی بخاتەوە و نەیخوێنێتەوە و خۆشی نەوێ و بۆی نەژی. و هەروەها حوجزەیە بەدەست کەسێک کەوا باوەڕی پێبهێنێت و شوێنی کەوێ و بەڕاستی بزانێ و بیخوێنێتەوە و خۆشی بوێ و شوێنی ئەوە بکەوێ کە تێیدایە و بۆی بژی. هەروەک عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەضی الله عنه دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا قورئان دەهێنرێت و شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکات و بۆی دەبێتە پێشڕەو بۆ بەهەشت. هەڵبەتە ئەوە ئەگەر کاری پێکرد بێت وە بە پێچەوانەشەوە شاهێدی لەسەر دەدات و پاڵی پێوە دەنێت بۆ ناو ئاگر پەنا بە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەگەر بێت و کاری پێ نەکرد بێت. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.